درێژەکێشانی قەیرانی دارایی ئاسەوارە خراپەکانی تادێت فراوانتر دەبن. کرێکاران لەو توێژانن بازی قورسیان داوە و ئاستەنگەکانی ژیانیان قوڵتر بۆتەوە. بە جۆرێک لە بێکاریدا کرێکار پەنا بۆ سەختترین کار دەبات ئەگەر ژیانیشی بکەوێتە مەترسیەوە. ڕێژەی گیانلەدەستدان زیادی کردو. بەپێی ئامارێک تەنها لە ئیدارەی ڕاپەڕین لە ساڵی ڕابردوودا 5 کرێکار گیانیان لەدەستداوە. چالاکوانێکیش دەڵێت چینی کرێکاران لە دژوارترین قۆناغدان و هەم حکوومەت و هەم خاوەنکارەکانیش ژیانی کرێکارانیان لە بەرچاو نەگرتووە. 2016 سێ کرێکار لە سنووری ڕانە گیانی لەدەستدا، بەڵام ئەم ساڵ 5 کرێکار بە هۆکاری جیاجیا لەسەر کارەکانیان گیانیان لەدەستداوە. دیارە ڕێژەی بێکاری لە سنوورەکەماندا بە ڕێژەیەکی بەرچاو دیارەکە سنوورەکەمان ڕێژەیەکی بێکاری زۆری لە سنوورەکەماندا هیچ مەرجێکی سەلامەتی بەڕاستینی بە بەرچاو نابینم. بێگومان دۆخی کرێکار لە خراپترین دۆخیدا لە ئێستادا بە حکومەوەی کە ئەمە تووشی قەیرانی دارایی بوونێتەوە. بێکاری ڕووکردوتە هەرێمی کوردستان. زائیدەن بوونی کرێکاری بیانی کە ئەمە گرفتی زۆری لە بەردەم کرێکاری ناوخۆدا دروست کردووە لەبەرەوەی کە بە نرخێکی هەرزانتر لە کرێکاری ناوخۆ ئیش دەکا. لەسەروی هەمووشیانەوە کە تاکو ئێستا حکوومەتی هەرێم ئیشی لەسەر نەکردووە، بریتە لە تەمیناتی کرێکار، بریتە لە پاراستنی گیانی کرێکار. ئێمە ڕۆژانە دەبینی کە کرێکار گیان لەدەستدا، بەڵام وەکو ئەوە کە هیچ شتێک ڕوو نەدابێ. ئەم پرۆژەیە لە سەنتەری قەزای ڕانیەیە تەواوی کرێکارەکانی لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان هێنراون و کاریان پێسپێردراوە. ئێرە شوێنی وەستانی کرێکارەکانی ناوخۆیە و لە بێکاریدا دۆش داماون. عەبدولقادر کرێکارێکی تەمەن 46 ساڵەیە و دەڵێت لە ناحەیەکی ترەوە بۆ کارکردن هاتوومەتە ڕانیا. ئەو لەبەر ئەوەی ڕۆژانە نەکەوتووە نانی نیوەڕۆیشی نەخواردووە و ئەم دۆخە تەواو شەکەتی کردووە. بە سێ هەفتە ئەمن 15,000 پێدا ناکەم. هیچ شتێک نییە لێرەکانە تا عارەب هەبێ و ئەو کرێکاری بەیان ئەو کرێکاری دەرەوە هەبێ ئیشۆ بەرەمە ناکەوێت. ئەو کۆمپانیانە هەموو هەوت ڕۆژ چەند کەوتومە 2000 کەوتومە 2000 هیچ کەنە کرێ سیارەی ئەلێرە بارە تەڕەکم دابزاندوە هیچ کەژنە. 5 سەرخێزانم، 2 نەخۆشی دێشخانشم هەیە بۆ خۆشمی مچەشم نیە. لێرەکەش لەوانەیە 2000 بخۆ خوانێ ڕۆژێ بەشە بەخوای خوانی چی ناخۆرم. هێشتا ڕوو خواردن نەخواردووە هیچ. تۆ خەڵک هەمووی پێ ئیشەکەکەم کاسبینە پارە نییە. بەڕاستی داوە لە حکوومەتی یاریانەکەی کە چایەکی لەو خەڵکی بخشێرێتەوە. جاڕۆژلاتی کوردستانی هاتنە وەڵا لە جاڕۆژانە لەیرا ب 40 دلار شتێکن. الحەمدولیلا باشە. وەڵای هەر ژیانجی ئێرە باشە. شکستی حکومڕانانی هەرێم لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا بە جۆرێک بووە. تەواوی چین و پێکاتەکانی کۆمەڵگا ڕوبەڕووی ئاستەنگی قوڵ بوونەتەوە و ڕۆژانە بەهۆی بێکاری و نزم بوونەوەی داهاتی تاک کێشە و بەرکەوتە کۆمەڵایەتیەکان ڕوو لە هەڵکشان دەکەن. لەو لاشەوە بەڕێوەبەرانی وڵات بێئاگان لە دۆخی هاوڵاتیان و هەنگاوەکانیان ئومێد بەخش نین بۆ بەدیهێنانی گۆڕانکاری. بۆیە لە ئێستادا هێزانێکی تر هەنگاو دەنێن و تێدەکۆشن بۆ دەرباسکردنی هاوڵاتیان لەو دۆخە دژوار و سەپێنراوەی بەرۆکی هاوڵاتیانی گرتووە. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.